ئازیزان سڵاوتان لێبێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەرلەبیانی ڕۆژی چوارشەمە و سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی کوردستان و ئێران. ناڕەزایەتی بنەماڵەی قوتابیانی گوندی سەفیاوە لە جوانڕۆ. راپۆرتی هەنگاو لەسەر بارودۆخی ئارمیتا گەراوەند لە نەخۆشخانەی فەجری تاران. گیانەدەستانی دوو کرێکار و سێ هاوڵاتی بەهۆی تەقینەوەی پۆمپی گاز. سووتاندنی 200 هێکتار لە قەمیشەڵانەکانی تاڵاوی گەڕووس لە مەهاباد. ناڕەزایەتی کرێکارانی مەعدەنی ڕەزمجای لە ئاست نەبوونی ئەمنیەتی پیشەیی. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانی کرمان. هەوڵی خۆکوژی بەندکراوێکی سیاسی لە زیندانی تەورێز. و شەپۆلی دەستبەسەرکردنی هاوڵاتیانی کورد لە تورکیا. دەستپێکی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی سێشەمە 11 مانگی ڕەزبەر خانەنشینکراوانی کیشوەری لە چەند شاری کوردستان و ئێران دەست بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی ڕەواڵی هەر هەفتە خانەنشینکراوانی کیشوەری لە شارەکانی سنا، کرماشان، ئەهواز و چەند شاری دیکەی ئێران دەست بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت کۆبوونەوە. خانەنشینکراوان خوازیێری چوونەسەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. ناڕەزایەتی بنەماڵەی قوتابیانی گوندی سەفیاوە لە جوانڕۆ. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەمە 11 مانگی ڕەزبەر بنەماڵەی قوتابیانی سەفیاوەی جوانڕۆ دژ بە دۆخی خراپی قوتابخانەی ئەو گوندە ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان قوتابخانەی گوندی سەفیاوە لە کانکس دروستکراوە و بەرگەی گەرمە و سەرمان ناگرێت. هەروەها هیچ شوێنێک بۆ پەروەردەکردنی منداڵانی نییە و منداڵان بۆ وەرزشکردن هیچ ئیمکاناتێکیان لە بەردەستان نییە. بنەماڵەی قوتابیان داوا لە بەرپرسانی ئۆستان و شاری جوانڕۆ دەکەن بایەخ بە دۆخی خراپی قوتابیانی ئەو گوندە بدەن و ئیمکاناتی شیاویان بۆ دابین بکەن. ئەشکەنجەدانی سەمیرە ئەحمەدی لە گرتووخانەی ئیطلاعاتی سنا. سەمیرە ئەحمەدی چالاکێکی مەدەنی خەڵکی سەقز کە 22 ڕۆژ لەمەوبە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەرکراوە ئێستا لە گرتووخانەی ئیطلاعاتی سنا ڕاگیراوە بە مەبەستی دانپێدانانی زۆرە ملێ ئەشکەنجەکراوە و ناچار بووە دژ بە دۆخی خۆی قسە بکات. بەپێی راپۆرتەکان سەمیرە ئەحمەدی لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافە سەرەتایەکانی وەک چاوپەی کەوتن لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراوە. ناوبراو کاژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 22 خەرمانانی ئەمساڵ لە شاری سەقز دەست بەسەر و دوای چەند ڕۆژ بۆ گرتووخانەی ئیدارەی ئیطلاعاتی سنا گوازرایەوە. راپۆرتی هەنگاو لەسەر بارودۆخی ئەرمیتا گەراوەند لە نەخۆشخانەی فەجری تاران. پێشنیوەڕۆی یەکشەمە 9 ڕەزبەری 1402 هێزەکانی حکوومەت لە مترۆی شۆهەدای تاران بە بیانووی ڕەچاونەکردنی حیجابی زۆرەملێ هێرشیان کردە سەر ئارمیتا گەراوەندی تەمەن 16 ساڵ خەڵکی کرماشان و دانیشتووی تاران و بەهۆیەوە ئەو کچەلاوە چووە کۆما و ئێستا لە نەخۆشخانەی فەجری تاران لەژێر چاودێری پزیشکی و هێزە ئەمنیەکاندایە. بە پێی زانیاریەکان لە ئێستادا هێزێکی زۆری ئەمنی لە نەخۆشخانەی فەجر جێگیر کراون و ڕێگە بە هیچ کەس نادەن سەردانی ئارمیتا بکات. ڕۆژی ڕابردوو مەریەم لوتفی ئەو ڕۆژنامەنووسەی کە بۆ ئەنجامدانی راپۆرتێک سەردانی نەخۆشخانەی کردبوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە میدیا و ڕاگەیاندنەکانی ڕژیم بە شێوەیەکی سیستماتیک لێدران و کوترانی ئەم کچەمێر منداڵەیان بەدرۆخستەوە و ڕایانگەیان کە هیچ چەشنە بەرکەوتنێکی جەستەیی ڕووی نەداوە و هۆکاری لە هۆشتونی ئارمیتا گەراوەندیان بۆ دابەزینی زەختی خوێن گەڕاندەوە. لەلایەکی دیکەوە میدیاکانی حکوومەت وتوێژێکی زۆرم لێیان لەگەڵ دایک و باوکی ئارمیتا ڕێکخستووە بۆ ئەوەی هۆکاری چوونە کۆمای کچەکەیان لە هۆشتچوون و کەوتن ڕابگەێنن. شایانی باسەکە ئەم سناریۆیە هاوشێوەی سناریۆی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینیە و کوژانی بە ئەنقەستی ئەو قەتڵە وەبیر کۆمەڵانی خەڵک دەهێنێتەوە. گیانەدەستانی دوو کرێکار و سێ هاوڵاتی بەهۆی تەقینەوەی پۆمپی گاز. ڕۆژی سێشەمە 11 مانگی
ڕزبەر بەهۆی تەقینەوەی مەخزەنی گازی وانەتێکی سایپا لە پۆمپی CNG لە شارستانی پۆلدەشتی سەر بە پارێزگای ورمێ 2 کرێکار گیانیان لەدەستە و 3 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی بەرپرسانی ڕێکخراوی ئاگرکوژینەوەی پۆلدەشت ئەو تەقینەوەیە بەهۆی ناستانداردبوونی مەخزەنی گازی وانەتی سایپا ڕوویداوە. لە ئەنجامی تەقینەوەکەدا 2 کرێکار لە پۆمپی CNG گیانیان لەدەستەوە و 3 هاوڵاتی دیکەش بریندار بوون کە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کراون. سوتاندنی 200 هێکتار لە قامیشەڵانەکانی تاڵاوی گەڕووس لە مەهاباد. ڕۆژی دووشەمە دەی ڕێزبەری 1402 200 هێکتار لە قامیشەڵانەکانی تاڵاوی گەڕووس لە شاری مەهاباد لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردرا و هەوڵی ژینگە پارێزان و هێزەکانی ئاگرکوژینەوە بۆ کنترۆڵکردنی بێ ئاکام بووە. بەوتەی ژینگە پارێزان و هێزەکانی ئاگرکوژینەوەی ببورن ئاگرکوژینەوەی مەهاباد بەهۆی شنەی بەهێزی شەماڵ و پانتایی و بەرینی قامیشەڵانەکە هەوڵەکان بۆ دامرکانەوەی ئاگرەکە سەرکەوتون نەبووە. جێگە ئاماژەیەکە خەڵکانێکی زۆر لە گوندەکانی دەوروبەری تاڵاوی گەڕووس بۆ یارمەتیدانی ژینگە پارێزان هاتوون و لە ئێستادا سەرقاڵی کنترۆڵکردنی ئاگرەکەن. ناڕەزایەتی کرێکارانی مەعدەنی ڕەزمجای لە ئاست نەبوونی ئەمنیەتی پیشەیی. ڕۆژی سێشەمە یەکی مانگی ڕێزبەر کۆمەڵێک لە کرێکارانی مەعدەنی ڕەزمجای لە ئاست نەبوونی ئەمنیەتی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی کرێکارانی ناڕازی لە کۆتایی مانگی خەرمانانی ئەم ساڵەوە قەراردادەکانیان کاتی و بە شێوەی 1 مانگا دەبەسترێت و هەرکات خاوەنکار بیاوێت کرێکاران بە پێشینەی 15 ساڵ کارەوە بێکار دەکات. پێشتر گرێبەستەکان لەژێر ناوی قەراردادی سپی واژۆر دەکرا، بەڵام پاش ڕوودانی تەقینەوەی ئەم دواییانەکە بووە هۆی گیانەدەستانی 6 کرێکار پەیمانکار گۆڕدرا و خاوەنکاری نوێی گرێبەستەکانی بۆ 1 مانگە گۆڕی. بەوتەی کرێکاران لە مادەنەکانی بەردی خەلووزی ئەلەبۆرزی شەرقی چەندین پەیمانکار لەگەڵ شرکەتی سەرەکی گرێبەستیان واژۆ کردووە، بەڵام هەر 6 مانگ جارێک خاوەنکار دەگۆڕدرێت و داخوازی کرێکارانیش دووە دەخرێت. لەسەر کاردەرکردنی کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری چوارزە هێدان. ڕۆژی سێشەممە 11 ڕێزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شارەداری ناوچەی چوارزە هێدان لەلایەن شارەداریەوە لەسەر کارەکاریان دوورخرانەوە. بەپێی راپۆرتەکان حەقدەستی کرێکارانی شارەداری زاهێدان چەند هێندە لەژێر هێڵی هەژاریدایە و وەڵام دەرەوەی پێداویستەکانی ژیانیان نییە. بەوتەی کرێکاران ئەو ڕێژەکەمە حەقدەستەش پاش چەند مانگ لەلایەن خاوەنکارەوە پەرداخت دەکرێت و کاتێک لە ئاست دۆخی خراپی مەعیشەت ناڕەزایەتی دەرئەبڕن لەسەر کارەکانیان دوور دەخرێنەوە. لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانی کرمان. بەیانی ڕۆژی یەکشەممە 9 مانگی ڕێزبەر حکمی ئێعدامی 5 بەندکراو لەوانە 2 زیندانی بەلوچ لە زیندانی ناوەندی کرمان جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ئەو 5 بەندکراوە بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی کرمان لە سێدارە دراون و ناسناوی 2 کەسیان بریتیە لە. بەپێی راپۆرتەکان ئەو 5 بەندکراوە بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی کرمان لە سێدارە دراون و ناسناوی 2 کەسیان بریتیە لە ئەوەز مورادی و ڕەمەزان خورشید خەڵکی شارستانی بەم. شایانی باسەکە لە 9 مانگی گوڵانی 1400ەوە ببورن 1402ەوە تا بە ئەمڕۆ بەلانی کەم 95 بەندکراوی بەلوچ لەوانە چوارژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون. هەوڵی خۆکوژی بەندکراوێکی سیاسی لە زیندانی تەورێز. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بەندکراوێکی سیاسی لە زیندانی تەورێز بە ناوی تەوحید دەرویش لە ناڕەزایەتی بە ناڕوونی چارەنووسی دەستی داوەتە خۆکوژی بەڵام ڕزگار کراوە. بەپێی زانیاریەکان تەوحید دەرویش لە ڕێگەی لێدانی دەماری ملی هەوڵی خۆکوژی داوە، بەڵام پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە و وەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕێنراوەتەوە بۆ زیندان. جێگەی ئاماژەیەکە تەوحید دەرویش مانگی ڕێزبەری ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری تەورێز دەست بەسەر و ڕۆژی 24 جوازەردانی 1402 لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە محارەبە محکوم کرا. دژایەتی لەگەڵ ئازادی کاتی چالاکێکی کرێکاری لە شاری تاران. ئارەش جەوهەری چالاکی کرێکاری بەندکراوە لە زیندانی ئێڤین لەژێر گوشاری لێپرسینەوە و ناوەندە ئەمنیەتیەکان لەگەڵ ئازادی کاتی بەدانانی وەسیقە دژایەتی کرا.
ئارەش جەوهەری ساڵی 92 هەتاوی دەست بەسەر و دوجا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 7 ساڵ زیندان محکوم کرا. نابڕاو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و مەڕەخەسی بێبەری کراوە. ئێستا ناوەندە ئەمنیەتیەکان دەیانەوێت لە ڕێگەی دەستێوەردان لە پەروەندەکەی سزای قورستری بەسەردا بسەپێنن. شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیانی کورد لە تورکیا. چەند ڕۆژ بە دوای هێرشی ئینتحاری لە ئانکارای پایتەختی تورکیا، پۆلیس و دەستگای ئەمنیەتی ئەو وڵاتە شەپۆلێکی بەرینی ڕەفاندن و دەست بەسەرکردنی هاوڵاتیانی کوردیان دەست پێ کردووە. بە وتەی عەلی یەرلیکایە، وەزیری کشوەری تورکیا، پۆلیس و دەستگای ئەمنیەتی ئەو وڵاتە ئۆپراسیۆنێکی بەرینیان لە 16 ئۆستان دەست پێ کردووە و تا بە ئێستا نزیکەی 927 کەس دەست بەسەرکراون. ڕۆژی یەکشەممە تەقینەوەیەک لە بەرانبەر ساختمانی وەزارەتی کشوەر و پەرلەمانی تورکیا ڕوویداکە بەهۆیەوە دوو هێرشبەرەکە کوژراون و دوو هێزی پۆلیسیش بریندار بوون. پاش ئەو تەقینەوەیە پەکەکە بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆ گرت و هێزی ئاسمانی ئەو وڵاتە هێرشێکی بەرینی کردە سەر بنکەوە بارەگاکانی ئەو حیزبە و لە باکووری هەرێمی کوردستان. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشتان کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.